بێگومان هەمیشە ئەوترێت منداڵانی توشبووی ئۆتیزم هیچیان کەمتر نییە لە منداڵانی ئاسایی یاخود کەسانی ئاسایی لەبەر ئەوەی ئەوانیش بەهرەمەندن، ئەوان هونەرمەندن، ئەوان مامۆستان، ئەوان داهێنەرن لە بوارە جیاجیەکانە هاوتای کەسانی ئاسایی. بۆی لەم نێوەندەیە هۆشیارکردنەوەی تەواوی خێزانە خۆشەویستەکان بۆ ئەوی بتوانن مامەڵەیەکی دروست لەگەڵ منداڵە خۆشەویستەکانیانە بکەن و ئەو بەهرەیان زیاتر تیا دەربخەن. هەر بۆیە لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی بەختەوەریەوە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ خێزانەکان کە بتوانن بەشداری خولێک بکەن بۆ ئەوەی هۆشیاری زیاتریان هەبێت لەم نێوەندەیە. بە خۆشحاڵیەوە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لە قی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ چەندین کەسی پسپۆر لەم نێوەندەیە، چەند مامۆستایەکی خۆشەویست و چەند دکتۆرێکی خۆشەویست لەم خولەیە ئامادەن بۆمان باسەکەن بابزانین خولەکە چەند ڕۆژ بەردەوامە و ئامانجەکەی چییە و بابەتەکانی نێو خولەکەش باس لە چیەکە. بە خۆشحاڵیەوە مامۆستا گۆنا عوسمان کابڕێزیان پسپۆری پەروەردەی تایبەتن لە هەمان کاتا خوێندکاری ماستریشن لە پەروەردەی تایبەت لە زانکۆی سلێمانی. مامۆستا گۆنا گیان بە خێراتی سڵاوت لێبێت و ئەم کاتت باش بێت. هەربا لەوە دەست پێ بکەین یەکەمین خولی هۆشیاری بۆ خێزانە خۆشەویستەکان ئەو خێزانانی کە مناڵی توشبووی ئۆتیزمیان هەیە چۆن بۆ بیرتان کردەوە بە هەماهەنگی ئەم خولە ساز بکەن و بابەتەکان باز لە چیەکەن. سەرەتا دەستخۆشیتان لێ ئەەکەم ئەم خولە بە هاوکاری کۆمەڵی ئۆتیزم لە قی سلێمانی هاوکار بوون لەگەڵمانە بۆ دەستپێکێک کە ئەمە یەکەم جارە خولێکی وا بکرێتەوە بۆ خێزانە بەڕێزەکان بە تایبەتی بۆ ئەو خێزانانەی کە مناڵی ئۆتیزمیان هەیە. ئەم خولەش ئامانجەکەی ئەوەیە کە چۆنێتی بەرزکردنەوەی هۆشیارانەی دایک و باوکانەواتە مامەڵەیەکی هۆشیارانە چۆن لەگەڵ مناڵەکانە بکەن بۆ کەمکردنەوەی کێشە ڕەفتاریەکانیان لە لای مناڵانی شەبەنگی ئۆتیزم. حتممە نەزانن ئەم مناڵانە هەمویان بەوە ئەناسرێنەوە کە کێشەی ڕەفتاریان هەیە. باشە کێشە ڕەفتاریەکانیشان بە مروری زەمن واتە بەپێی کات ئەگۆڕێ ئەگەر بێت و دایک و باوکەکە مامەڵەیەکی هۆشیارانە لەگەڵ مناڵەکانیان بەکار بهێنن حتممە ئاستەکەی بەرەو پێشەبات. ئەمەش کەوتۆتەوە سەر زیرەکی دایک و باوکەکە کە واز لەو پەروەردەکردنە تەقلیدیە بهێنن هەستن بە پەروەردەکردنێکی هۆشیارانە. ئێمەش هاتین ئەم خولەمان کردەوانەیە بە هاوکاری کاک بەختیار بەڕێزیان دەستخۆشیان لێ ئەەکەم کە خولێکی دوو هەفتەیە بۆ بەس بۆ ئەو خێزانانە کە خاوەن مناڵی خاوەن پێداویستین بە تایبەت شەبەنگی ئۆتیزم. بابەتەکانی ئەوەی کە باست کرد زیاتر باس لەوا کات هەنگاوی دروست بۆ خێزانە خۆشەویستەکان کە زیاتر لەگەڵ منداڵەکانیانە بیگرنە ئەستۆ یاخود بابەتی تر چی هەبوو کە زیاتر قسە و باسی لەسەر کرا. بەڵێ لێرەیە زیاتر ئێمە فۆکسەکەمان لەسەر ئەوەیە کە دایک و باوکەکان چۆن هۆشیار بن مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن بە تایبەت کە ئەمە یارمەتی دەرە ئەگەر دایک و باوکەکە مامەڵەیەکی شارەزا لەگەڵ مناڵەکانیان بەکار بهێنن یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی کێشە ڕەفتاریەکانیان. چونکە حتممە مناڵانی ئۆتیزم زیاتر کێشەی ڕەفتاریانەیە مامەڵەیەکی چۆن هۆشیارانە. هەنێ خێزان هەیە ئەڵێ من ناتوانم مناڵەکەم وەکو پێویست ببەمە دەرەوانێ یان قسەکردنی نییە یان ئەوە تا هاوارەکە ئیتر خۆ دەزانی مناڵانی ئۆتیزم ئەم نیشانانیان هەیە. ئێمە لێرە زیاتر ئێحتیمام بوو یعنی فۆکسەکەی نەسەر ئەو نوقتانی کە چۆن بتوانن بە شێوەیەکی هۆشیار مامەڵە لەگەڵ ئەم کێشانەیە بکەن کە ڕۆژانە لە ڕۆتینی ڕۆژانەکانیانەیەتە بەردەمیان. کۆتا پرسیار فیدباکی خێزانەکان چۆن بوو لەم نێوەندە؟ هەتا ئێستا فیدباکێکی باشمانەیە، خێزانێکی زۆر باش بەشدار بووە. یعنی هەست دەکەین کە ئەم خولانە بەردەوام بێت زیاتر خێزانەکان هۆشیارترە بن وعیترە بن بەرامبەر بە ئاشنابوون بە ڕەفتاری مناڵەکانیان. هەنێکەی ئەڵێ من لە 10 ساڵی زانیم مناڵەکەم ئۆتیزمێتی ئەی باش ئەگەر هۆشیاری هەبوایە پێش وەخت حتممە لە 2 ساڵ و 3 ساڵی هەستی پێ کرد. بێگومان زۆرن ئەو کەسانی کە هەمیشە خزمەت ئەکەن بە خێزانە خۆشەویستەکان ئەو خێزانانی کە منداڵی توشبووی ئۆتیزمیانەیە کە چۆن بتوانن مامەڵەیەکی دروستیان لەگەڵا بکەن لەگەڵ منداڵەکانیانە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیش زۆرن سنتەر و ئەو کۆمەڵانی کە تایبەتن بە نەخۆشی ئۆتیزم. لەم نێوەندەیە ئەم سیمیناری ئەمڕۆ کە کراوە لە شاری سلێمانی چەند مامۆستایەک و دکتۆرێکی خۆشەویست لێرە ئامادەن بۆ ئەوەی زۆر بە پوختی و بەڕوونی بابەتەکان بگەێنن بە خێزانە خۆشەویستەکان. بەجێ خۆشحاڵیەوە دکتۆرە ڕوخۆش غەریب کابڕێزیان هەم نووسەرن
هەم دەروونزانن ئەم کتێبی کە بەدەستی منەوەیە ئێستا وەڵامی پرسیارەکانم بدەرەوە ئەمە یەکێکە لەو بابەتە هەرە گرنگانەی کە بۆ دایک و باوکەکان زیاتر بیخاتە بەردەستیان بۆ ئەوی ئاستێکی هۆشیاری بەرزتریان هەبێت لە بەرامبەر منداڵەکانیانە. دکتۆرە ڕوخۆش بانگشتی لای خۆم یەکەم دکتۆرێکیان بەخێر بە ئیسلااوت لێبێت هەر بە لەوە دەست پێ بکەم بێگومان بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خێزانەکان زۆر گرنگە و ئەنجامدانی سیمینارەکانیش زۆر گرنگە. بەڕێستان ئێوە لەم سیمیناری ئەمڕۆیە چیتان خستە ڕوو ئەتانەوێت چی بە خێزانەکان بڵێن کە ئەو خێزانانی کە منداڵانی توشبووی ئۆتیزمیان هەیە ڕەفتاری زۆر باشیان لەگەڵا بکەن بۆ ئەوەی هەز بە کەمبوونی خۆیان نەکەن لە کۆمەڵ. سپاس. طبعا مەبەست تاکو ئێستا لە جیهانە کێشەکە لەوایە کە لەگەڵ زیابوونی حاڵەتی ئۆتیزم نە هۆکار نە چارەسەریش دۆزراوەتەوە بۆی هەر هەموو جیهان ئێستا متفقن لەسەر ئەوەی کە تەرکیز بکەنە سەر بە هۆشیارکردنی خێزانەکان بۆی بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانەیەکەن چونکە کێشەی ئەم مناڵانەیە لەوەیە کە ئەگەر سیستمێکی پەروەردەیی هۆشیاری لە کاری ڕۆژانەیە نەبێت ئەم مناڵانە سەر لێ شێواون ئەم مناڵانە لە ترسان ئەم مناڵانە لە هەڵچوونان ئەم مناڵانە لە کاردانەوەی زۆر قورسان بۆ نمونە پەلاماردان وەزعی ماڵ هەمووی تێگەچێ بۆیە ئێستا جیهان زیاتر تەرکیزی لەسەرەوەی چۆن دایک و باوکەکان یاخود کەسانی معنی بە مۆزوعەکە چۆن هۆشیار بن بەوەی کە ئەم مناڵانە هۆشیار بن بەوەی کە بۆ نمونە چۆن ڕۆژانە هەموو وردەکاری ژیانیان چۆن ڕێکخەن بۆیان چونکە تاکە چارەسەرێک ئێستا تەنیا ئەوەیە کە چۆن مناڵەکان ژیانی ڕۆژانەیان ڕێکخراو بێت تەنزیم کراو بێت لەم کتێبەیە زۆر بە وردی باسی تایە ئەم مناڵانە کێشەی گەوریان لەگەڵ وەرگرتنی زانیاریەکانە هەیە چونکە ئەمان وەکو ئێمە نین زانیاریەکان لە چاوگوێ و لوت و بەبۆنکردن و تامکردن و وەرکەوتن کە وەریەگرن خۆیان لەیەکی بن و خۆیان بزانن باسەکە چییە و کاردانەوەیان هەبێ ئەمان ئەو توانایان نییە ئەمان ڕاستە وەرەگرێت بەس پارچە وەرەگرێت بۆیە لە یەکی نایە بۆیە نازانێت چی ڕوویاوە حاڵەتێکی کە چونکە ئەمان بە سیستم ئیشەکەن بە نیزام ئیشەکەن هەموو گۆڕانکارێک لە نیزامی ژیانی ڕۆژانەیانە ئەمان تووشی ترسەکات ئەمان تووشی هەڵچوونەکات ئەمان تووشی سەر لە شێواویەکات بۆیە زۆر هۆشیاری لەوەی کە یەک بە یەک هەنگاوی لە هەڵسانیەوە هەتاکو خەوتنیەوە جارێکی کە چۆن بڕوات و چۆن تەرتیبی کەیت چۆن نێڵی یەکێ لە کێشە گەورەکانی ئەمانە ئەوەیە کە بەتاڵی بۆ ئەمان یعنی ترسێکی زۆر گەورەیە ئەم بەتاڵی وایان لێکات هەڵچوون و لە ترسی خۆیان هەڵچوونیان هەبێت بۆیە چۆن وا بکەیت تۆ ئەو فەراغی بۆ دروست نەکەیت ئەم مناڵە بەچی و مەشغوڵ کەیت بەرنامە چڕوپڕەکانی لەگەڵ دەستنیشانکردنی کە کتێبەکاڵێ وەڵامی پرسیارەکانم بەرەوە ئەم مناڵە پێویستی بۆیە چی ئەکات چۆنیەکە لەگەڵ کی ئەیکا کەی ئەیکات بەچی ئەیکات ئەم پرسیارانی بۆ ڕوون نەبێت ئەو سەر لە شێواوە وونە ئەمە نەتیجەکەی هەڵچوون و وەزعەتێگانی هەموو ماڵەکەیە لە کتێبەکە باس کراوە زۆر شتی بەسیط ئەکرێ حتا گۆڕینی بۆنی تای تووشامبۆکەی کە لە لەشی جلەکانی پێئەشۆرێ ئەو گۆڕانکاریە لەوانێ وەزعی تێکا بۆ نمونە تچی زۆر بەسیط ژیانی تێکە بەڵام ئەکرێ بە تەرتیبکردن و هۆشیاری لەگەڵ حاڵەتەکانە ژیانی زۆر تەنزیم بکرێت ئەلە لەقەل خێزانەکە ژیانی لێ تێک نەچێ بزانن چۆن سەیتراکەن بەسەریا مناڵەکانی کە بەحروبن من لە خۆشەویستی دایک و باوک و احتیمامی دایک و باوکەکە ئەمە دایک و باوکی وا هەیە داماو بۆ بەدەست مناڵەکەیەوە بەڵام وەکوتم تاکە چارەسەر ئێستا هۆشیارکردنەوەی دایک و باوکەکانە و تەنزیمکردنی ژیانیانە و هیوادارین خوارمەتی هەموو لایەک باتی شەڵا بۆیان ئاسان بێت. یەکێکی تر لەو خێزانە خۆشەویستانی کە ئەمڕۆ لەم سیمینارەیە بەشداری کردووە باوکی یەکێک لە منداڵانی توشبووی نەخۆشی ئۆتیزمە بەبزانین بەڕێزیان تاشەندە سوودیان وەرگرتووە. کاک سەردار بەخێر بەی سلااوت لێبێت پێمان بڵێ سوود وەرگرتنی بەڕێزە دۆک و باوکێک لەم جۆرە سیمینارانەیە چۆن ئەبینی؟ ئەم جۆرە سیمینارانە سوودێکی زۆری هەیە کۆمەڵێک زانیاری زۆر وەرەگریت
ئەم زانانە لەن مامۆستا بەڕێزەکانەوە کە شەرح کرێ بە شوویشی ئەکادمی پسپۆڕەنە شیکارێکی زۆر باشی بۆ کراوە و شەرحکردنەوەی زۆر باش شەرح کرێت و ئەگەر بە تەرکیزەوە سەرێکی وەجووی لێ بگرین بێگومان سوود و قازانج زۆر پێگەێنێ لەبەر کۆمەڵە زانیاری لەسەر ئۆتیزم ئاەتێن کە ڕەنگە پێشتر من نەمزانێ بێ من کۆمەڵکی مناڵی کوێرزم کە ئەزمموی 23 ساڵ ژیانم هەیە لەگەڵ ئۆتیزمێکدا کۆمەڵە زانانی زۆرم لا دروست بووە بەڵام ئێشتا ناگا بۆ ئاستی کە مامۆستاکی بەڕز لێرە وانەی بن بڵێتەوە لە سیمینارێکی ئاوای دەستێک بۆ من شارح بکات ئەم جۆرە سیمینارانە بێگومان سوود و ئیسپادێکی زۆر هەیە و من داوا لە هەموو خزانەکانەکەم کە ئامادە بن و بەشدار بن لە بەرەوەی کۆمەڵە زانی زۆر بەرگێ کە پێشتر ئەو نەیزانیوە. بێگومان ئەنجامدانی ئەم جۆرە خولانە زۆر گرنگە بۆ خێزانە خۆشەویستەکان ئەو خێزانانەی کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە نێو ماڵەکەیانە هەیە لە نێویشانە منداڵانی توشبووی ئۆتیزم بۆیە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لقی سلێمانی بە هەمانگی لەگەڵ تەواوی ئەو کەسە پسپۆڕانی کە لە بواری خاوەن پێداویستی تایبەتە کار ئەکەن هێندەی ترکار لەسەر ئەم خولانەکەن بۆ ئەوەی لە داهاتووشدا خێزانە خۆشەویستەکان ئەسێکی هۆشیاری هێندە بەرزیان هەبێت کە بتوانن منداڵەکانیان لە داهاتووە هەست بە پێگە و بوونی خۆیان بکەن و خزمەتێکی باش بگەێنن بە کۆمەڵگەکەیان هیوادارین هەموو لایەک ساغ و سەلامەت بێت منداڵی هەموو لایەکیش تەندروست باش بن ئێوەش هەمیشە ساغ و سەلامەت بن.